سەبارەت بە کێشەکانی عێراق و هەوڵەکانی عێراقیش بۆ حسابی خۆیان کە بگەڕێتەوە بۆ ناو جیهانی عەرەبی و هەروەها لە چوارچێوەی ئەو سەردانی کە سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ئەمڕۆ ئەنجامیدا بوو بۆ میسر میوانێکمان لەگەڵدای قسە و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەلی ساحب شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز ساحب شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. خوێندنەوەتان بۆ ئەو سەردانە کتوپڕە چەند کاتژمێریەی سوودانی بۆ میسر چییە؟ بۆچی تەنها بۆ چەند کاتژمێرێک؟ بەڵێ سڵاو و ڕێز، ئێوارەتان باش بۆ ئێوە و بۆ گەلی کوردستان، گەلی کوردستانی براوەمان، بۆ تەواوی عێراقیەکان سڵاوی خواتان لێ بێت، سڵاوی خوا لە هەموو لایەک بێت. شاراوە نییە بۆ هیچ لە کەس و لایەنێک کە عێراق پێویستی بە چییە؟ پێویستی بە ژمارەیەک لە پەیوەندی ڕێکەوتن هەیە لەگەڵ وڵاتانی دیکەی ئەگەر ئاستی عەرەبی و لە ئاستی نەعەرەبیش لە هەمان کاتدا چوونی بەڕێز سوودانی بۆ کۆماری میسری عەرەبی ئامانجی زۆری لە پشتەوە هەیە. ئەو ئامانجانە کە گرنگترینیان بریتە لە ئاڵگۆڕکردنی شارەزایی لە بواری ئەمنی و لە بواری ئابووریدا، چونکە دەوڵەتێکی وەکو مسر لە هەمان کاتدا ڕوبەڕووی هێرشی گروپە تێرۆریستەکان بۆتەوە. لە هەمان کاتدا میسر توانویەتی بە هێزی ڕۆڵەکانی بەسەر تیرۆردا سەر بکەوێتە، هەروەکو چۆن عێراقیەکان سەرکەوتن بەسەر تیرۆردا. بۆیە ئەمە ئاڵگۆڕکردنی شارەزای ئەمنی پێویستە بۆ لەناوبردنی گروپە تەکفیریەکان. بۆیە ئەم سەردانە ئەمە لە چوارچێوەی چیدا؟ لە چوارچێوەی بەرژەوەندی هەردوو لایەندای بۆ هەردوو وڵات مسر پێویستیان بە یەکتری هەیە. عێراق زۆرێک لە پرۆژەی پەکخراوی هەیە کە دەتوانێت کۆماری میسری عەرەبی تەواویان بکات. بەڵێ زۆر باشە. بەڕێ ساحب قسە لەسەرەوە دەکرێت کە عێراق بگەڕێتەوە چوارچێوە عەرەبیەکەی. پرسیارەکە ئەوەیە ئایا عێراق وا بە ئاسانی دەتوانێت بگەڕێتەوە ئەو چوارچێوە عەرەبیەی خۆی لە کاتێکدا هیچ بڕیارێکی بەدەست خۆی نییە؟ یەکەم عێراق وڵاتێک کە فرە پێکاتەوە فرە ئاین و فرە مەزهەب و فرە نەتەوەیە لە هەمان کاتدا. کاتێک کە تۆ سەردانی میسر دەکەی مانای ئەوە نییە کە تۆ بگەڕێەوە باوەشی عەرەبی. عێراق پێویستی بە تەواوی وڵاتان هەیە، تەواوی وڵاتانی دەوروبەر. عێراق پێویستی بەگەڕانەوەی پەیوەندی دەرەچیەکانە لە هەمان کاتدا. عێراق بەڕاستی لە ماوەی ڕابردوودا گۆشە گیر کرابوو لەگەڵ وڵاتانی هەرێمیدا، تەنها ناڵێم لەسەر ئاستی عەرەبی. بەڵام لە هەمان کاتدا کێشە بنەڕەتیەکە و کێشە سەرەکیەکە چییە؟ بریتە لە بۆچوونی ئەمریکا لەسەر ئەم پەیوەندیانە، چونکە عێراق تاوکو ئێستا لەژێر هەژمونی ئەمریکادایە. بەڵام کاتێک کە پەیوەندیەکان لەگەڵ ئاستی عەرەبی دەبێت لەسەر ئاستی هەرێمی دەبن، ئەمە زۆر باشترە کاتێکەوە تۆ سەردانی وڵاتانی دیکە دەکەین کە ناکۆشی لەگەڵ ئەمریکا هەیە. بەڕاستی بۆیە ئەم پەیوەندیانە بەڕاستی جۆرێکن باش، ئەمە جۆرێکە لە لاوەزکردنی پەیوەندیەکان. ئەو کاتە عێراق باجەکەی دەدات، عێراق کاریگەر دەبێت بە ناکۆچەکانی ئەمریکا و ئێران. ناکۆچی ئەمریکا و رووسیا کاریگەری لەسەر عێراق دەکات. زۆر باشە. تەنانەت ئێران و ئەمریکا و چین کاریگەری لەسەر عێراقەیە، تەنانەت دەنجی رووسیا و ئۆکرانیا. بۆیە پێویستە ئا پەیوەندیانە لەسەر بنەبایەک بنکەوە ناکۆچیان لەگەڵ ئەمریکا نەبێت. پێویستە جۆرێک لە هاوسەنجی لەسەر ئەم بابەتە ڕابگیرێت و لە سیاسەتی محوەرەکان دوور بکەوینەوە. زۆر باشە. بەڕێ ساحب کازمی کاتی خۆی کۆمەڵێک کە ڕێکەوتنی لەگەڵ میسر واژۆ کردووە. پێ دوایە سەردانەکەی سوودانی بۆ میسر بۆ هەڵوەشاندنەوەی ئەو ڕێکەوتنانەیە کە کازمی لەگەڵ میسر ئەنجامی دابوون؟
نخێر بەڕێز سوودانی ئەمڕۆ لە گوتەکانیدا باسی کرد لەگەڵ سەرۆک وەزیرانی میسر باسی ئەم بابەتەی کرد بەڵام ئەو باسی لە خودی کازمی نەکرد گوتی پێویستە تەواوی ئەو ڕێکەوتنانە کە واژۆ کراون کارا بکرێنەوە کە لەگەڵ کۆماری میسر واژۆ کراون تەنانەت باسی لە بڕێک لە پارە کرد ئەم بڕەپارە کەمە لە ئاڵگۆڕی ئابوووریەکان ئەو خوازیار بووکەوە ئاستی ئاڵۆگۆڕیەکان ئاستی پەیوەندی ئابوووریەکان لە نێوان میسر و عێراقدا زۆر گەورەتر بن لەم بڕێیە چونکە میسر وڵاتێکەوە زۆرێک لە بۆچوونی هەیە لە ڕووی دیدگای ئابوووریەوە لە هەمان کاتدا ئەم داوای ئەو ئاڵوگۆڕە بازرگانیەی لە نێوان عێراق و میسر کردووە لە هەمان کاتدا ئێمە زۆرێک لە وەبەرهێنانمان کردووە کە ڕەنگە مسر سوودی هەبێت چونکە عێراق توانای درامەتی زۆری هەیە لە هەمان کاتدا میسریش پێویستی بە غاز و نەوتی عێراقەیە کەواتە لە چوارچێوەی ئاڵوگۆڕکردنی بەرژەوەند هاوبەشەکان دوور لەو ڕێکەوتنەی کە لە سەردەمی بەڕێز کازمی واژۆ کراون چونکە ئەو کاتە بەڕێز کازمی وێڕێ هەموو ناوکۆچیەکان ئەو نوێنەراتی حکوومەتی عێراقی دەکرد. زۆر باشە زۆر باشە بڕێ صاحب بۆ خۆت چاک دەزانی مسر کۆمەڵێک قەیران و کێشەی قوڵی هەیە کێشەی ئەمنی هەیە کێشەی ئابووری هەیە کێشەی کشت و کاڵی هەیە بە چه شێوەیەک لە کاتێکدا مسر خۆی نوقمی قەیرانە دەتوانێت هاوکاری عێراق بکات کە عێراقیش بە هەمان شێوە نوقمی قەیرانە. بەڵێ من ڕاستە بەڵام لە هەمان کاتدا هەروەکو گوتم ئەمڕۆ حکوومەتی عێراقی بە سەرۆکاتی بەڕێز سوودانی ئەو دەکۆڵێتەوە دیدگای جیاوازی دەبێت و بەرهێنانی ڕاستەقینەی دەوێت چونکە زۆرینەی ئەو ڕێکەوتنانەی کە واژۆ کراون لەگەڵ لایەنی چینی و لەگەڵ لایەنی رووسیش لە هەمان کاتدا بەڕاستی شکستیان هێناوە لەژێر فشاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵێ ئەوەی کە تۆ باس دەکەی زۆر ڕاستە کێشە هەیە مسریش کێشە هەیە بەڵام مسر توانیوێتی کە ئەم قۆناغا تێپەڕێنێت لە هەمان کاتدا شۆڕشێکی پیششازی بەرپکا بکات بتوانێت کەەوە زۆرێک لە پرۆژەکان بنیاد بنێت لەوانە پرۆژەی کارەبا لەو هەمان کاتدا پرۆژه کۆمپانیای سیمسی ئەڵمانی کە توانێتی لەگەڵ مسر کار بکات کاریان باشوە کە عێراقیش لەگەڵیدا واژۆی پەیوەندیان هەیە زۆر عێراق دەتوانێت سوود لەم پەیوەندیانە وەربگرێت ئەم سەردانە هەروەکو گوتم سەردانێک دەبێت بەرژەوەندیەکە تەنها بۆ عێراق نییە من پێشم مایەکەوە مسر سوود لەو ڕێکنانەوە دەگرێت زۆر زیاتر لە عێراق چونکە لە هەمان کاتدا مسر لە بەرامبەردا سوود لە نەوت و غازی عێراقیش وەردەگرێت بە پلەیەکی زۆر گەورە. زۆر باشە زۆر بەڕێز عەلی صاحب شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.